سەری پرۆگرامی هەفتانان لە کوردستان 24ەوە ئەم کاتتان باش بەرنامەی ئەم جارشمان کۆمەڵەیەک بەڕگە و بابەتی نوێی لە خۆی گرتووە تا کۆتایی لەگەڵمان بن. لە بروکسلی پایتەختی بەلجیکا ڕستۆرانێک لە بەرزاییەوە خواردن پێشکەشی میوانەکانی دەکات. گەنجێکی 20 ساڵان بەهرەیەکی سەیری هەیە لە لاساییکردنەوەی دەنگی مرۆڤ. لە ڕۆژهەڵاتی کوردستان ژن و مێردێک زیاتر لە 6 ساڵە ژیانی خۆیان بۆ پاراستنی ئاژەڵەکان تەرخان کردووە. لە بروکسلی پایتەختی بەلجیکا ڕستۆرانتێک بە شێوازێکی جیاواز خواردن پێشکەشی میوانەکانی دەکات، ئەویش لە ڕێگەی بەرزاییەکانەوەیە. ئەوە بەهۆی ڕەخساندنی مێز و کورسیەکان لە ڕێگەی دەستگایەکی بەرزکەرەوە بۆ سەرەوەتر هەم میوانەکانی دڵخۆش دەکات، هەندێک جاریش دەبێتە هۆی ڕەخساندنی کەشێکی ترسهێنەر و هەروەها تۆخاندنی میوانەکانی، بەڵام لەگەڵ ئەوەشتا چێژێکی زۆر بەو کەسانە دەبەخشێت کە لەو ڕستۆرانتەدا نان دەخۆن. En daarboven in de upper room is Sergio Deligo. But the food is من کەمێک دەترسم، بەڵام خواردنەکەی زۆر بەتامە. هەروەها چێشتێنەرەکەشمان بەدڵە. ساسوڕهێنەرە. من زۆر دڵخۆشم چونکە مشتریەکانم دڵخۆشن. ئێوە هەروەها کەش و هەوایەک یەکجار لە بار و خۆشی هەیە. خواردن لە ئاسمان ماناکەی سادەیە، لە جیهاندا تەنیا باڵکۆنە، وەکو باڵندە دەتوانیت بفڕیت. ئەمە قسەی کەنەدیەکانە. بەڵام بە شێوەیەکی ڕوون چێشتخانەکە پێکاتۆ لە مێزێک و 22 کورسی بە دەوری مێزەکەدا، لەگەڵ چێشتلێنەرێک و چەند خزمەتکارێک پێکەوە خواردن ئامادە دەکەن لە بەرزی 50 مەتر لە ئاستی ڕووی زەویەوە. ئازاد محەممەد کەسێکی خاوەن پێداویستی تایبەتە کە توانای بینینی نییە، ئەو لە گوندێکی سەربەناحی باتیفا دەژیت. ئازاد لەگەڵ ئەوەی کە خاوەن پێداویستی تایبەتە، بەڵام خاوەن ڕزوباخێکی جوانە و لە ماڵەوە خۆی بەخێویانی دەکات و لەگەڵ منداڵەکانی کاری چاندن و جوتیاری لەناو باخەکەیدا دەکات. ئەو دەڵێ لەگەڵ ئەوەی کە نابینێت، بەڵام هیوایەکی گەورەی بە ژیان هەیە و بەردەوام دڵخۆشە. ئەس ئازاد محەممەد دانیشتیە گوندی خەندەکێمە سرە بنەحیا باتیفامە عەشیرەمەش گولیە ئەتخوا 83 چوبمە قوتابخانەیە ساڵە 83 بی عەمرێ من مانە 6-7 ساڵێک بی قیاسی دەستپێکی چاوی من درست بین و بە قوتابخانەش گەلێک زیرەک بین و شەوە ڕۆژێکی دا چاوی من کێم بین نابینە شەوەک و ڕۆژێکە شەوەکی نوست حالی ڕابی من گودەیکە خۆ نیونێکی مە بەردی گوت نیون هەلن ئەمە وەسە شینگی وەرە من دەست بینم چون دکتۆرە لميصر وبغداد وما تعاد النهيلان حتى بورشة تبين طهراني بس ما في عاد ما جينات حتى يقابل درجة مصاد الصادق
از خودم خیزانمش من سال 2001 یا پیکینای از دیگه به من 7 عیالش تاین الحمدلله مال خدا با همه باشن ساخلا من اوجک و کهربا آن کهربا آن بسام پاپوزی حوالی چند 26 ساله که خوش ولی کهربا خود کنم عاطلی که بد ما خود مال خدا چت که من محتاجی کسی نام ان شاء الله اوجک با مال خدا و اوجک گلک باشه بدریا وقتی من نابستانی من است گرد اما تیم خانه نابستانی خواه مجیلت کم گیاه کی جد کم خپارک بیاد وقتی خواه پید بوریم من خواه پید مجیل کم خوش بیری بد کم ده بودمی جه که است مستعد های ما بعربی بیش بس با انشالله بو عربی جه ساعت تمام اج ظالم 20 ساعت 12 دقیقه بو وقتی خود گله بزانم گله وقتی خود بز بو مختم گله خوشه چو 20 ساعتی هم نه بین کذا که ساعت چنده بس وقتی شغل خواهیم ترتیبت که فلان ساعتی هستم فلان شغلی آزاد ایکش خلقی گنده ما گنده خنده که براستی جی کسی که نابینایه بس جواز براستی جی کسی که بهرهمند براستی اگه برای خب دی شوله مال داخلی مال در مال شوله کهرباء هادنو چناوی بنابستانیه حتی راده کی بجین 8 ساده 9 ساده هر افخای هادنو چناوی تنی اگر در وی گندی در کرد بو ناب بجین باجری زاخو باتیفا ویدم میذاره کی ویل بله پتریا وقتی افخای مال در کرد نابستانی چه خبره بتن آفدان نابستانی بتن اند 2 کیلومتر پترش مال دید کردن او تنیجی کو کی بین ریکا خیاش برکری لا گوندێکی سەر بە ناوچەی دێرەلوو گەنجێکی 20 ساڵان هەیە کە بەهرەیەکی زۆر تایبەتی لە لاسایکردنەوەی دەنگی ئەکتەری فیلمەکان و دبلاشکارەکان هەیە ئەو دەتوانێت لە یەک کاتدا چەندین دەنگی مرۆڤەکان بەیەکەوە لاسایی بکاتەوە بە شێوازێک کە تا لە نزیکەوە نەیبینیت نازانیتەوە دەنگە لاسایکردنەوەی و دەنگی ئاسایی نییە. نوی من هوگره از خالی گنده جلاک ما سر به نحیا دیرلوی هش بچیکاتی خواره من حس سر زوجه کنه هبو فیلم کاتور کام میگلا ساعت گرفت فیلم کاتور کن بو محزک چی بو کو از بشم زوجه کنه فیلم کاتور کا بکم و حتی اون که بردامم پس جبر مدرسه خو از مدرسه خینم از نشیام بچم چه جها شوله بکم از هیوی حتی قطبخانه خلاص یم زوجه کنه فیلم کاتور که سیر عقیده دو برین دارم سروک سکوانی بریار دادا خازا هزین هاری کاریه سروک شابازی کرد پشتی گره بستا شرید گل سروک سیاری گره دای اسبانی گره بستی گل گره دا اسبانی امور با که فیلم بازا اجاد بشم اسبانی او نه حجا سیکاتیه ده باشه یه نترسی بلاد گل مبید از حسکم تو دلی ویب دامت چمی بکشم اسبانی پیچک بین آخوه فرکم باش اگه شازا من میرخواست بی سردوان وره بسنگا من اگه گود با من سیار شید شری لشکره کب کد بیکب ترسید بلف کبران آوه وره یلا کو پیاندی بمیگیری کو از گلون کار کم بله جبر مدرسه است نشیام کار کم بو من مدرسه می گلا گرنترش کاری حتی از مدرسه خلاص کم اشلام بر از بم دبلوش کرد گون اکثره اوی زور وکنه حقوق زورسیف بو زورسیف بویا یانه یعقوبی یوسف همشی مدیر کرد برای هوا چی بایا بوچی هوا گل خونه اینایا چون گزارو که پیغمبرات زیانا کرد هاوڵاتیانی گوندی هەستنانی سەر بە قەزای سۆران بە هاوکاری چەند کەسێکی خۆبەخشی گوندەکەیان
خانوویەکی کۆنی گوندەکانیان کردوتە کتێبخانە و ئێستا کتێبخانەیەکی بچووکیان لەو گوندە هەیە هەرچەندە کە لە سەرەتایان ساڵەوە کتێبخانەکە کراوەتەوە بەڵام بۆتە شوێنێک بۆ کۆکردنەوەی ئەو گەنجانە لە کتێبخانەکەەوە هەروەها بۆ کۆکردنەوەی زانیاری زیاتریش و ئەم زۆر دڵخۆشن کە دەتوانن لە کتێبخانەیەکی بچووکی گوندەکەیاندا کار بکەن. ئێمە وەکو خەڵکی گوندی هەسنان کە هەستین بەکردنەوەی ئەم پەرتوخانەیە دیارە سەر هەڵدانی بیرۆکەکەی لێوە هات کەوا مەجموعە گەنجێکی زۆر باشن هەیە لە هەموو چین و توێژەکان لە هەموو ئاست و تەمەنەکانمان هەیە دیارە گەنجەکان زیاتر بێ ئیش بوون بێپیان بوون ئەوانەی کەوا مەعاد و زانکۆکانیان تەواو کردیا هەیە خەریجی مەسەڵەن مەعادیە زانکۆی تەواو کردیا ناوی نەگەڕایتەوە یاخود سەفی شەشە ناوی نەگەڕایتەوە یاخود هەر کولێشی تەواو کردی ئێستا دانە مەزرایە و بێ ئیشە جێ هەڵونداکەوە ئەو تاقە و تواناییکەوە هەیتیان بەهدەر نەچی و ئەو خەون و خولیایکەوە هەیتیان بتوانن شوێنێک هەبی لێوە وچێڵە وەرسەرخانێک هەبی و شوێنێک هەبیکەوە وەکو داینەمۆیەک لەو شوێنی توانەکانی خۆیان و تاقی خۆیان سەرف بکەن ئەو مەکتەبەیە مەزموع ساڵێک بوو مامۆستای ئافرەتی لێبوو دوایە کە مامۆستاکان نەمان شکر بخوا ئێستا هەم گوندەکەش مامۆستای خۆی هەیە پێویستی بە مامۆستای دەرەچینیە زاویستنکەوە ئەو خانە هەم لە ڕووی هەیکەلەوە بیپارێزین و احتفاظی پێ بکەین و هەمیش ببیتە ناوەندێکی ڕۆشنبیر و ماڵێک بیلۆ هەمووان ڕۆژانە بێن لێرە سەردانی بکەن و سەقافەی خۆیان تەکوین بکەن لە هەموو بوارەشی تا ئێستا هیچ کەسەک نەبووە هیچ لایەن و هیچ حیزب و هیچ ڕێکخراوەک نەبووە هیچ وەشیاڵە دەعم و کۆمەچیم کاتجگە لەوەی کەوا کتێب یعنی لێرانەوە داواکەین لەو کەناڵە بەڕێزەی کەوا ئەوەی کەوا لەنەو پاش ئەوێ داعم بکات و هاوکاری بکە ئیدی کە کتێب بای خۆی خڕبوویتەوە هەوڵەدەن ئێستا وەسائلی فێنکەرەوەنی هەستا ئەو حاڵی حاضر کەوا ئێستا قسەکەین زۆر گەرمایە ئەگەر پانکەک مەردەکە بە خۆشترە بوو و ئەگەر وەسائلی فێنکەرەوە شەبی زیاتر گەنجەکانیش لێرانە ئەمینەوە و زیاتر سەردانەکەن بەڵام لەبەر نەبوونی وەسائلی فێنکەرەوە لەبەر نەبوونی هەندێک پێداویستی سەرەتایی زۆر جارە بینین ئێرانە فەراغ دەرەچێت. تا ئێستا زیاتر لە سێ راپۆرت و سمینارم لە مەکتەبەی خۆمان پێشکەش کردووە لە سایام کتێبخانەیە کە ڕاستی کتێبی زۆر بەسوود و باش تێدایە ئینشاڵە ساڵی داهاتوش بۆ کتێبخانە بۆ کتابخانەی خۆمان سوودی زیاتری لێ دەبینی ڕاستی ئێرە وەکو ناوەندێکی ڕۆشنبیری بۆ گەنجانی هەستان و هەموو چین و توێژەکان ئێرە بەسوود و زۆری باشە و کە تا ئێستا متابعام کردێت زیاتر خەڵکی ئێستان بەعام سەردانی ئێرە دەکات و کتێبی زیاتر لێ دەخوێنێتەوە. لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان ژن و مێردێک زیاتر لە 6 ساڵە ژیانی خۆیانیان بۆ بەخێوکردن و پاراستنی ژیانی ئاژەڵان تەرخان کردووە ئەو ژن و مێردە بە ناوی شادمان کامەران و نگین فەتاحی هەموو کاتێک کە لەسەر شقامەکان ئاژەڵێکی بریندار دەبینن دەیان هێننەوە بۆ ماڵەوە چارەسەری نەخۆشیەکانیان دەکەن و دووبارە ڕەوانەی سروشتیان دەکەنەوە ئەوان دەڵێن لە کارەکانیان بەردەوام دەبن و هەروەها لە نەو ڕۆژهەڵاتی کوردستانیشدا ئەو خێزانە بە خێزانە ئاژەڵ پارێزەکە ناسراوە. شادمان کامرانم دانیشتوی مەریوانین زیاتر لە 6 ساڵە بە یەکۆ شان بە شانیەک لە ئاژەڵ و لە پەلەوەر و باڵندە فەرق ناکات ئەوەی کە زەخمار بێت یاکو پەرستاری لازم بێت
ئێمە لە هەر شوێنێکی کوردەواری بێت ساڵە شارەکانی دەوروبەری مەریوان بێت ئێمە گلیەینەوە بێ هیچ چاوەڕوانیە تیماریان باشەکەین ئەمە لە دەوروبەری ئاوایی جوجەسازیە بووین یەکێ لە شارۆچکەکانی دەوری مەریوانە لەوێ خەریکی کاربووین لای ئێوارەوە بوو سەگێ ماشین لێیدا تەسادفی کرد بە یانێ بە وەزعی زۆر خراو شوێنی شکا لەگەنی شکا و قەتەنخا بوو ئەمە 15 ڕۆژ ئیتر خانەخا ماشینە لێیدا و جێهێش 15 ڕۆژ خزمەتیمان کرد بەڵام متەسفانە تیاچوو ئیتر ئێمەش بوو بەهۆی ئەوە کە بیری لێکەینەوە خۆزگە ئەمانوت بە جێگەی ئەمە کە ئەم دەرسی هەرکەس مەسەڵەن من لیسانزاوم گرت و ئەم لیسانس جغرافیا بمانوتە خۆزگە دامپزیشکیمان بخۆندایە بمانتوانێت کۆمەکەین لاقل لەوە بەکار بێت مەدرەکەکەمان لەوا بەکار بێت کە گەڕانمانەوە داوێن سروشت زیاتر لە 8 مانگ بوو بەلامانەوە بوو دوێنێش بردمان لای دکتۆر کە ئەوانیش ئیجازەیاندا کە ئەتوانێت و هیچ مشکلێکی نییە ڕائسازی بێت. لە هیچ ئۆرگانێک و متاسفانە هیچ هاوکاریەکمان نەبینیوە لەم چەند ساڵە ئێمە تەنیا کەسێک کە کۆمەکمانەکات و بە دڵ و بە گیان هالەگەلمانە دکتۆر مەسعود مستەفا سوڵتانیەکە لە هەموو لە حازێک و دارویی ویزیت جەڕاحی لە هەموو لە حازێک و بێ ئەوەی کە چاوی لەوە بێکە من بێم هەزینەیەکیان پێ بدەم هاوکاری ئێمە ئەکا جێی ڕێز و سپاسێکی زۆرم هەیە لێیان کەم لەم لە دکتۆر مستەفا سوڵتانی کە ئەم چەند ساڵی یارمەتی ئێمەی داوە واقعانمان و نەبن و دەستان خۆش بێت. توانا عەبدوڕەحمان کەسێکی خاوەن پێداویستی تایبەتە لە سلێمانی لەگەڵەوەدا کە قاچەکانی توانای ڕۆشتنیان نییە بەڵام ماوەی 9 ساڵە کاری شۆفێری تەکسی دەکات ئەو بەدەستەکانی کەڵک لە تواناکانی وەردەگرێت و شۆفێری تەکسی دەکات و تەکسیەکەشی بە شێوازێک ڕێک خستووە کە دەتوانێت بە پێی پێداویستیەکانی ئەو بێت ئەو دەڵێت هیوای بە ژیان زۆر بەرزەوە لە کارەکەشی بەردەوام دەبێت. ناوم توانا عەبدوڕەحمان ئەحمەدە دانیشتووی شاری سلێمانی بۆ ماوەی 9 ساڵەچێ سەرقاڵی کاری شۆفێری تاکسیم تا ڕادەیەک کارەکەم باشە و لێی ڕازی من هەر لە مناڵیەوە خاوەن پێداویستی تایبەت بووم کەمەندامی لەگەڵمان گەورە بوو ئێستا وەکو هاوڕێیەکین لەگەڵ کەمەندامیە بەڵام بیرۆکەی ئەم کارەم ئەگەڕێتەوە بۆ سەرەتای ساڵی 2000 من پێشتر ئەو کات ماتۆڕم پێ بوو لای برایەکم کارمە کرد لێرەوە چاوی ماچەکەم دوای ئەوە کردم بە لە ساڵی 2009 تا ئەمڕۆ من شۆفێری تەکسی. ئۆتۆمبیلەکە لە بری ئەوەی ئەمێرەکانی بە پێ کار بکات من هێناومەتە لای دەستی خۆم بەدەست کاری پێ ئەەکەم سکلێتەری بانسینەکەی کردەوە بە دەست وە ئەستۆپەکەش بە دەستە لە جاتیەوەی بە پێەکان بەکاری بێنی و بەدەست بەکاری باشی برام چاوەکەم تا تافکە بە چەندەمان بێ 30,000 دەبێت خۆت لەگەڵ کارەکە بگونجێنی نە کارەکە لەگەڵ خۆتا بگونجێنی
من کاتێککە دەستم کرد بەم کارە هەموو کەس ئەوت قورسە و شۆفێری بە تۆ ناکرێ و ئەمانە بەڵام دوایکە کارەکە بینی زۆر لێم ڕازی بوون و دەستخۆشیشم لێکرا و لەخوا بەزابێ لە ساڵی 2006 من مۆڵەتی شۆفێریم هەیە تا ئێستا یەک سەرپێچی. ناخۆشترین حاڵەت ئەوە بوو کە لەو کاتێکە بەنزینێکی خراپ هاتە ناو وڵاتەکەمانەوە و منی ژێکێک بووم لەو قوربانیانەی ئەو کاتە کە ئۆتۆمبیلەکەم گڕی کرد. خۆی لە ڕاستیدا شارەکە لەگەڵ ئێمان نەگونجاوە ئێمە خۆمان لەگەڵ شارەکە گونجانە لە هەموو شەقامی بازنەی مەلیک مەحموودا بگەڕێ شوێنێکی پەڕینەوەی تیانە بە خاوەن پێداویستی تایبەت. جەزرە وەسەتیەکان 20 سانتیم بەرزن. هەفتانەی ئەم جارەشمان کۆتایی پێهات تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.